کارە خۆبەخشە بە بۆنەی کردنەوەی ساڵی نوێی خوێندنە لە قوتابخانە حکوومیەکان ئەمە کارێکی خۆبەخشێک کە ئەنجام دەدرێت بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵە کەرتی تایبەت و دەزگاکانی خێرخوازی کە هەڵدەستین بە پاککردنەوەی قوتابخانەکان کە 15 قوتابخان لەخۆی دەگرێت لە شارەکانی هەولێر دهۆک و سلێمانی. ئەمانجی سەرەکی ئەم پرۆژەیەش ئەوەیە بۆ دابینکردنی ژینگەیەکی خاوێن و لەبار بۆ قوتابیان لەگەڵ دەستپێکردنی ساڵی خوێندنی نوێ و هەروەها دیاری بەسەر قوتابیانی پۆلی یەکی سەرەتایی دابەش دەکرێت لەگەڵ دەستپێکردنی خوێندن. سازدانی ئەم جۆرە چالاکیانە بۆ سەرەتای دەستپێکردنەوەی قوتابخانەکان زۆر گرنگە بۆ بەشداریکردن لە شتەکانیش من لە خوابزیابێ لە هەمووی بەشداریم کردووە چالاکیەکانی زۆر هەمەڕەنگ بووم هیوادارم ئێوە بەدڵتان. هەموو بەڕێبەرایەتی ڕۆشنبیری و گشتی هونەر لە هەڵەبجە پێمان باش بوو لە سەرەتای دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئاهەنگێکی خەنجیلە بۆ مناڵانی هەڵەبجە ساز بکەین چکۆ مناڵانی هەڵەبجە بەڕاستی لە زۆر چالاکی و ئیشی هونەری مەحرومن پێمان خۆش بوو بۆی زیاتر دڵیان خۆش بکەین بە ساڵی نوێی خوێندن ئاهەنگێکیان بۆ ئامادە بکەین. I'm Shili Gaspar. I work for a Fermitas Gallery. We're here at Art Berlin. We're representing 3 artists at the moment. Andreas Kasapis, a painter from Greece. And then over here we have Nuria Fuster. We currently have a solo exhibition of her in the gallery as well. These new photographies are made in 2019 by Nuria Fuster. It's a new work where she's dealing about how we look at objects and how we view objects. I run the gallery Rutkowski 68. We are here inside our solo booth. We represent Connie Meyer and we show her works here. Like I said, it's a part of a theme exhibition in Cologne. And the theme is it's like a mysterious visit into the forest. So by coincidence, some of the works that were supposed to be shown in Cologne, like they really got like a South American kind of flair because of the colors and like Botero kind of compositions.